بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان و ئازیزانم، دیارە بۆ بابەتێکی گرنگ کۆبووینەتەوە و ئەم کۆبوونەوەیە عەلامەتی ئەوە نییە کە بمانەوێت لە شەئنی ئەوەی کە هەیە کەمی کەینەوە و بتوانین خوا نەخواستە شوێنکەوتوانی خۆمان وا فێرکەین کە فێری ئیهمالی بن یاخود کەم تەرخەم بن بەرامبەر بە ئەو قۆناغە چارەنووسسازی کە لە پێشیانەوە هەیە. ئەوەش قۆناغی 12ەیە. بۆیە حەزمان کرد لە نزیکەوە هەڵسەنگاندنێ بۆ ئەم قۆناغە بکەین، حەقی خۆی پێبین. دامش ئیسلام منصیفە، هەر شتێک کە باسەکات بە ماناو واتای خۆی باسیەکات، لە سنوور و حەجمی خۆی نایباتە دەرەوە و بچووک و کەم تەقدیریشی ناکات. دیارە خۆشەویستان، ئەمەی کە باسمان کردووە ئینسان خوێندن و خوێندان، ئێمە ڕاستیەکەی لە خوێندنین، خوێندکارین، هەتاوەکو ئەژمرین هەر خوێندکارین بەرامبەر بۆ عیلمانەی کە هەمانە و بەدوایە ئەڕۆین. ئینسان هەتاوەکو ئەمرێت تالیبە، تالیبی عیلمە. بە ئیمامی ئەحمەدیان وتیان: یا ئیمام، إلى متى المحبرة؟ قال: من المحبرة إلى المقبرة. تیان هەتا کەی ئەم وەرەقە و قەڵەم و کاغەزە و مەرەکەب و پێ بێ؟ فەرمی لەگەڵ وەرەقە و قەڵەم و مەرەکەبەکەمە هەتاوەکو ناو قەبرەکەم. بۆیە کە ئەڵین خوێندن ئەبێ وەکو خوێندن سەیری کەین. ئەی بۆچی هێناومانەتە پاڵ خوێندان؟ چونکە خوێندان شتێکی ترە. خوێندان لەگەڵ نەخۆشیە ئینسان مامەڵە ئەکات، لەگەڵ حاڵەتێکی تەواری و خوێنبەربوون و نەزیف و ڕاکەڕاکی خوێن و خوێنبەخشینەوە و خوێن وەرگرتنە مامەڵە ئەکات. ئینسان لە کاتێکە خوێنەدات، ئەگەر خوێنەکەی لە حەدی خۆی زیاتردا لە تاقە و تواناییدا ئەبەزێ، چونکە ئینسان هەموو جسمی نزیکی 5 لیتر خوێنی تایە. کە خوێنەکەی کەمی کرد، وردە وردە پلازما ئەچێتە خوێنەکەی ڕوو نەبێتەوە. کورد دەڵێ خوێنم بوو بە ئاو. واتە ئینسان کە وردە وردە لە ئەسڵی خوێنەکەی ئەڕوات، خوێنەکەی ئەو سووریە و ئەو تۆخیەی نامێنێ. زۆر جارێ ئێمە هەر لە عەمەلیاتە ئازانی ئەو نەخۆشە خوێنی کەمە، ئەو نەخۆشە خوێنی ڕوونە، ئەو نەخۆشە خوێنی ناگیرسێتەوە، ئەو نەخۆشە خوێنی ڕەشە. لەبەرەوە یەکسەر هەستی پێیەکەین کە خەلێلێکی لە نەخۆشیەکەیە. بۆیە هەر کاتێک خوێندن بوو بە خوێندان، بوو بە حاڵەتێکی نەخۆشی، واتە لە سنووری خۆی دەرچوو، ئەو کاتە ئەمە ئەبێت وەکو نەخۆشی مامەڵی لەگەڵا بکرێ و چارەسەری بۆ بتۆزێتەوە. حەزمان کرد لێرانەیە بەڕێزەکانم باسێکی ئەمە بکەین کە ئێمە ئەم قۆناغەمان ئەو نە بە سەختی و بە قورسی گرتووە، کردومانە بە مان و نەمان، کە کاتی خۆی پێشمەرگەکانی شاخ ئەیان و دویان کوردستان یان نەمان، واتەوا مامەڵەیانە کرد، یان ژیانی خۆیان واتە پێشیان مەرگە، یاخود ژیانی خۆیان لەسەردانێن، یاخود کوردستان ئازادەکەن. ئەمەش قۆناغی 12 جوای لێ هاتووە، یان ئەوە یان نەمان. واتە کابرا خوێنی خۆی لەسەردانێ، دواییش ئەڵێ کاکە بە خوێن گرتوومە، ئەو نەیتیا ماندوو بووە، واتە شەهیدی بۆیاوە، خەڵکی بۆ بەکوژداوە، خوێنی لە پێناوە ڕشتووە. بەداخەوە ئەمە وای کردووە کە قۆناغی 6 بەو ئیحتیمامە زۆرەی کە پێی دراوە، بەو حەجمەی خۆی کە براوەتە دەرەوە، لە خۆشیەوە بێ بە نەخۆشی.
لە ترسەوە لە قەلەقی و حەزەرەوە بێ بە کەئابە و بێ بە خەمۆکی بێ بە حاڵەتێکی دەرونی نەخوازراو ئێمە هاتوین باز لەم خاڵە ئەکەین کە ئەم بابەتە ئەبێ وەکو خوێندن مامەڵی لەگەڵا بکرێ لەوانەیە ئێمە کۆمەڵە تێبینیمان هەبێ لەسەر قۆناغی چارەنووسسازی خوێندکار کە بۆ تەنها خوێندکار لێ قۆناغا هەڵبسەنگێنرێ و چارەنووسی ئەوە دیاری بکە و ئەگەر چانسی نەبوو پرسیارەکان جواب باتەوە یاخود ئەو ساڵە گرفتێکی هەبوو یاخود کێشی لەگەڵ مادەیەکە هەبوو حەزیشی لە کولیەیەکی بەرزتر بوو چی بکە ئەم قوتابێ بۆی کە بتوانێت ئەم قۆناغانە تێپەڕێنێ ئەم خەلەلانە چین یاخود ئەم تەڵەبەیە تاوانی چییە بۆیە تێبینی و لاحەزەمان زۆرە لەسەرەوەی کە ئەگوزەرێت بەداخەوە خوێندکاری خۆمان من دڵنیام ئەوانەی توبی لێ دەرکە بەس توبی عام لە سەدا 90 خوێندکارمان بە ئارەزوی خۆی کۆلیج و پێمگانگاکەی هەڵنابژێرێ وایان وانە ئەوەی کە تووشیش بووە تەنها لە ئەنجامی دەرەجەکەی ئاەتی دەرەجەکەی چۆی وەرگرتووە لەو شوێنە ماوەتەوە کەمتر وا بۆ تەنازولکە ئەگەر تەنازولیشی کردبێ تەنازولی بۆ کۆلێژێ کردووە کە ئومێدی وا بووە لە پەیمانگایەکی توبیەوە یەکەم بێت و بچێتەوە توب جارێکی تر یاخود لە بەشێکی پەرستیاریەوە دیسانەوە یەکەم بێت و لە خەستەخانە و لەگەڵ تەبیب و لەگەڵ نەخۆشا مامەڵە بکە ئەمەش بۆ بە نەخۆشیەکی تر ئەم حەز و ئارەزووە کە هەمومان حەزمان لە یەک لەیلایە بەس لەیلا یەکێکە و بەشی هەمومان ناکە بۆیە بینیت ئەمە جۆرێک لە ناخۆشی و ناڕەحەتی دروست کردووە نەک بۆ خۆمان بۆ خێزانەکانیشمان هەر قوتابی لە قۆناغی ئەعدادیە کە ئەترازێت هەر لە خۆیەوە جۆرێک لە قەلەقی و دڵەڕاوکێ دەست پێکات هێشتا لە 5 هێشتا لە 4 بیری لای 6 بیری لەو ئەو ئاستەنگ و کەلەیە کە ئەبێ بیبڕێت باس لەو کێشە و مەشاکیلە ئەکات کە ئەمە پردێکی پەڕینەوەیە و سیڕاتێکە لە بەردەمیا ئەبێ هەر مجازەفە بکات و بچێتە ئەو بەرەوە بەداخەوە وای لێ هاتووە قوتابی ئێستاکەنا لە قۆناغی 10 یەنە لای ئێمە سوور ئەزانم ئەوە هێشتا پەتای 12 نەگرتووە بەس پەتای 12 لێیاوە جا من ناوم ناوە پەتای 12 قوتابەکە پێوەی دیارە ڕۆژ نییە من لەم نەخۆشانە نەبینم هیچیشی نییە بەڵام خۆی نەخۆش خستووە ئەو نە بێتاقەتە ئەو نە بێزارە ئەو نە مێشکی هەڵی ناگرێ لاشەکەی تەپیوە لەبەرە وا ئەزانێ نەخۆشە بۆیە کە دێت هەموو جانی یەشێ هەموو جانی بێتاقەتە خەوی نەماوە دەسێ لەرزێ دڵی پێکایەت ناڕەحەتە قژێوەرێت شان و ملی یەشێت سترێسە وا ئەزانێ نەخۆشیەکی تری هەیە هیچیشی نییە تەنها هێشتا پەتاکەی نەگرتووە پەتای 12 لێیاوە ئەمە کێشە و مەشاکیلە بەڕێزەکانم ئەمە وای کردووە ئەم قوتابیە هێشتا 2 قۆناغی ماوە خوا ئەزانێ ئەیگاتێ نایگاتێ ئەم لێسەوە قەلق بووە ئەنجا ماڵوێرانی ئەوەیە کاچێتە 6 هێشتا نەچۆتە 6 بەرحەلی 5 تێپەڕانەوە هێشتا لە پشۆکەیایە 100 بیر و خەیاڵ لە مێشکایەتی چی بکەم چۆن بخوێنم چۆن بچمە خولی بەهێزکردنەوە چۆن مامۆستای خصوصی بگرم چ مادەیە بخوێنم گوێ لە کوێ بگرم چۆن کاتەکانم دابەشکەم چۆن سەعی بکەم لە چ مەکتەبێ بم چۆن پارە بم چۆن دەرەجە بێنم ئەم ساڵ دەرەجە بێنم ساڵێکی تر خۆم بێڵمەوە ڕەفیقایەتی چێ بکەم سبحان الله 1001 خولیا تەنانەت لە مێشکیشیە لە کاتی نوێژیشە هەر ئەمە لە خەیاڵیایەتی لە کاتی عیبادەتیشە ئەمە بۆ مە محور ئەمە ئیتر ژیانی پێوە بەسراوەتەوە ئاوا ئەسوڕێت وای لێ هاتووە باوەڕم پێ بکەن خۆشەویستان نەخۆشم هەیە کە ئاوا دای بنی دڵ نایە بە دووچاوی سەیرێکی ئەو نەجوانە لە کوڕ و لە کچ واللهی ئێستا شێت بوون لە ماڵەوە کە سوکارە ناوێرن بیان هێنە دەرەوە چکە لە 6 دەرنەچوون ساکەنە نەک هەر خۆیان کە سوکار و عایلەکەشیان ئیزعاج کردووە وای لێ هاتووە ئەم کشە تا بەیانی لێرەوە ڕوا بۆ ئەوێ لەوێتەوە بۆ ئێرە لێرەوە بۆ ئەوێ بەس کشم دانیشە بەس ئیسراحەت کە بەس بخەوە کاکە ناخەویت بێڵە ئێمە بخەوین نییە
ئەم کچە تەنها تووشی تەنگژیە بووە نەشگەیشتووەتە ئیمتیحان بەڵام ئەو نەکێشەی بۆ دروست بۆ ئیتر نەیتوانێ قۆناغە ببڕێ ئالە ئێستاکەنیان نەک خۆی ژیانی لە ماڵی شەوتاڵ کردووە ئەم سترێسە وای کردووە زۆر جار ئەم سترێسە ماوەتەوە وەڵڵاهی قوتابیمان لەگەڵا بووە لە یەکەمەکانی کوردستان بووە دوای ئەوە هێناوێتی و بردوێتی و لێکی یاوەتەوە لە دوی طوبا پەکی کەوتۆ چۆتە ماڵەوە ئێستا عیلاجی دەرونی ئەخوات نە طوبی پێتاو کرا نە کاسبی پێکرا بەڵکو ئیساکەنە مشەخۆری کشە بەسەر کەس و کارەکەیەوە وەڵاهی قوتابیمان هەیە ئەیستاکەنە ئافرەتێکە لە پێنجی کولیەی طوب بە هەر حاڵێک هێنای لەژێر ئەو سترێسەیە ئاخرەکەی پەکی کەوت و ئیساکەنە لە ماڵەوە بە تەنیا کە سوکارەکانیشی لێ گەڕاون لە ماڵێکی گەورەی ئەو نەمەتریە ساکەنە کەس نییە عیلاجی نەفسەکەش کا بدەنەوە کەسمان هەیە هاتووە بە ئینتحار تەواو بووە بە خۆکوشتن ئەرێ کوڕم تۆ چی لێ قەوماوە باوکی من تۆ بۆ کەوتویتە جژێرباری ئەم خەمە وەکو ئەوەی کە قیامەتی لە کیس چوو بێ وەکوی تاوانێکی گەورەی کردبێ وەکوی کە مشکلەیەکی گەورەی هەبێ بەداخەوە بەڕێزەکانم ئەم حاڵەتە وای لێ هاتووە ئەمە لە دیادە دەرچووە ئەمە بۆ بە نەخۆشی من بەراوردی خۆمانەکەم لە کاتێکە ئێمە لە شەش بووین چوین یاریمانە کرد تۆپمانە کڕی بەخوا بیرم یە مدیرەکە وتی عەبدوڵاحی تۆ لەم پۆلەیە کاکە بی بە کاپتنی عینەکە و نەقڵتەکەم بۆ ژوورەکەی تر بۆی کە واز لە یاری بێنیت و سەعید بکەی کوڕم من بەتەمام تۆ یەکەمی عێراق بێنیت دانیش واز تۆ بێنە وەڵام جا چوومە پۆلەکەی تر و دوانی وەڕۆی تر ناڕۆشتینەوە خۆمان خەریکی یاری بین هەتاوەکو ئێوارە وەڵام ڕۆژێ مدیر یاری بەسەرمان وتی عەبدوڵاحی دیسان لێرە هەر تۆ هەر یاریەکیت خۆ من نەقڵم کردی دەستە بەستم کەچی ئێستاکە ئەم تیپۆ هێشتوتەوە ئەوا بووین وەڵای برام بە کەماڵی ئیسراحەت مزگەوتمانە کرد دەرسمانە خوێن قورئانمانە خوێن داوەمانە کرد ئەچووینە دەرەوە پەلەوەرمان بەخێوە کرد کاسبیمانە کرد یعنی بەس لە شەژ نەبووین من ناڵێم ئەوی ئێمە کردومانە لەوانەیە ڕاست بێت بەڵام بەخوا لەوە ڕاستترەکە ئێستا ئاگوزەرێ ئەمەی کە ئێستا ئەکرێ کاری نەکردەیە کاری نەخۆشیە بەخوا کە سوکار نەیان نەزانی لە شەشین من و پرۆفسۆر خالیدی برام هەردووکمان کەسمان نەیان نەزانین هەر ئەسڵ سەعیمان هەیە هەر بە هەوای شانەمان خوێن بە ئیسراحەتی خۆمان ئەمەی کە ئیستاکەنە ئەکرێ ساکەنە قوتابی لە ماڵەوە ئەو کاکە بۆچی جواب نایتەوە بە قوربانم لەسەرکە تەلەفۆنی بۆکەم وای کاک دکتۆر ناحەکەمان لە شەش تەلەفۆنەکەمان ساڵەت کردووە دووبارە بادەمینەیە باشە بە قوربانە لەموو دوایینی سەوتی بوو تەلەفۆنەکە لە ماڵەوە سامتەکە لەبەی مناڵەکەیان لە شەشە نابێت تۆ بچیتە دەرە وەڵا ئێم مناڵمان لە شەشە نابێت کەس میوانمان بێ وەڵام مناڵمان لە شەشە نابێت کە بچێ بۆ سێران وەڵام مناڵمان لە شەشە نابێت کەس تۆزێ بە دەنگی بەرز قسە بکە مناڵمان لە شەشە نابێت کەس پێ بکەنێ وەڵام مناڵمان لە شەشە نابێت بەخوا نەخۆشم هەیە سەرەتانی هەیە و توتی کاک تۆ قوربانە ئەمرادەکەم بۆ تەخیر کە تا مناڵەکەم ئیمتحانەکانی تەواو بێ وتم کچم تۆ سەرەتانە هەیە نە نەقیناکە بەخوا دوای باشە بەخوا دوای میوانمانە لە مناڵەکەم تێکەچێ بەخوا کاک تۆ لا حول ولا قوة إلا بالله ئەمە بوو بەچی باوکە گیان بە قوربانێ بم کاک تو ژیان بەڵکو لە بەڕێمان کەیت و لە کەرکووکەوە هاتوین و بەو خوایە مناڵمان بەجێ هێشت و وەسمان زۆ خراپە و بەم زایی مناڵەکان ئۆتیزم و یان مناڵی ساوان و شیرە خۆن وتم چیانە تی وەڵای کاک تو ژیان 2-6 مال لە ماڵەوە بەجێ هێشتووە وتم خۆ نەتۆپیون تینە وەڵا هەر بەخوا پێویستیان بە خزمەتە ئەبێ لە ماڵ یعنی وەکو مناڵی شێرخۆری لێ هاتووە تەسەوورکە ئەم مناڵە بێ نان خەیتە بەردەمی ئاو خەیتە بەردەمی سفرەکەی بەردەمی خۆی پێ کۆ ناکرێتەوە ژلەکانی خۆی پێ ئۆتو ناکرێت ژوورەکەی خۆی پێ سگ نادرێت ئەم دایکە قوڕ بەسەرە بێت و بچێت و شتخەرە بەردەستی و قاوی بۆ بکە چای بۆ بێنێ و شیرینی بەرێ و خزمەتی کە و باوجان پیاوی چابن ئەمە نەخۆشیە خۆ حەزەکەم بزانن سە خەڵکێک لەوانەیە بڵێ وڵاتی کۆر عەبدوڵاحید نەخێر
من بۆیە توانم جورئەتم هەیە ئەم قسانە بکەم لە فەزلی پەروەردگارەمانەم تێپەڕاندووە. بەڵام ئەشزانم نەخۆشی چۆن لە ناخۆشی جا ئەکرێتەوە، زانم نەخۆشی چۆن لە ساغ و تەندروست جا ئەکرێتەوە. ئێوە ئەزانن ئەوەی هەتا ئێستاکەنە ئەگوزەرێ خولی سەرکەوتن بۆ قوتابی 6 ئەنرێ، ئەزانن من لە مزگەوتی دایکەوە دامهێنا بۆی کەس نتوانێت تەعنەم لێ با بڵێ وڵاتی کۆر بلاحید حەز ناکا قوتابی، نا بەعەکسەوە. ئەو کاتە کە من کۆمەڵە قوتابیم هەبوو دەرزم پێوتن لە ئیعدادی ئیسلەمانی، خۆم لە قۆناغی طب بووم، ئەوانم پێگەیان لە 6 بوون، ئەم هێنان بۆ مزگەوت دەرزم پێوتن. هەل لە مزگەوتە منافەسەیەکی وام لێ دروست کردن، فێرمەکردن چۆن سەعی بکەن ناومان ناخولی سەرکەوتن. 2 قۆناغم جیا کردەوە، ئەمە قۆناغی یەکەم، ئەمە قۆناغی دووەم، زیرەکەکان بەجیا و ئەوانی تر بەجیا. یەکەمی هەرێم لای من هاو، هەمووی تەڵەبەکانیشم بە بەنجەی دەسە بژێران. زۆربەی ئەوانەی کە جاشمان کردبوونەوە بۆ پلەی بەرز طب و هەندەسەیان هێنا، قانونیان هێنا، لە یەکەمەکان بوون. ئیستاکێنەش خولی سەرکەوتن، هەتا ئیستاکێنەش ڕێکخرا و حیزبەکانیش بە ئەلمانیەکانیشەوە بەردەوامە، لە فەزلی پەروەردگار شانازی پێواکەم. ئەوە ئێمە لە مزگەوتدامان هێنا، ئەوە کەسانی کە لەگەڵمان شایەتن کە چۆن تەڵەبە پێفێرکی سەعی بکە، چۆن متابعەی بکەیت، چۆن بارمتەی لێ وەرگری، چۆن متابعەی خوێندنەکەیکی، چۆن هەموو ئەمانەی ئێمە کردمان. بەڵام بۆ ئەمەمان نەکرد کە کۆمەڵگەیەکی ناتەندروست پەروەردە بکەین، خەڵک وای لێ بێت، قوتابی وای لێ بێت. کە من هەفتەی پێشوو تەڵەبە هاتۆ بەلام بەڵام کچم لە چۆ دەوامەکە، وەڵا کاکتۆ جان لە ئەندازیاری دەوامەکە لەش ساب زۆر باش. دایکی وتی کاکتۆر ئەزانی ئێستش کچەکەم هەموو شەوێ ئەگری بۆ طب؟ کاکتۆ حەزم لێی نییە. لە ئەندازیاری معماری وەرگیریت لە خوار طبەوە، زۆر جار لە هەندێک وڵات لە سەر و طبیشەوە تۆ ئێستاکەنش کێشی بەڕانی خۆتە. ئێوە زانن هاوڕەفیقمان هەیە کە هەل لە 6 هەندەسەی هێناوە، 6 تەواو کردووە، ماڵ و مناڵی هەیە، کاسبی خۆی هەیە. ساڵە کاکتۆر ئەبێت من واز لە هەموو شتێکی خۆم بێنم بچم لە یەکی کولیەوە دەست پێ بکەمەوە بۆ ئەوەی کە بم بە دکتۆر و دوایی بم بە ئەخسایی دوای عایادە بکەمەوە. ئێوتم پڕم تا تو ئەمانە تەواوەکەی تەمەنت 40-50 تێپەڕانووە، تازە فرێ چیەکەویت؟ تەسەورەکەن خەڵکمان هەیە تیجارەت و کۆمپانیا و شەریکە و پارە و ماڵ و سەروەت و سامان و خێزان و خان و هەموو شتێکی خۆی هەیە، وازی لە هەموو شتێکە ناوە لە سفرەوە دەستی پێکردێتەوە ئیساکەنە کولیا خوێنێ. ئەم نەخۆشیە چییە؟ یعنی ئەوەی کە لە طب نەبێ ناژی، ئەوەی دکتۆر نەبێ ناوی نییە، شۆهرەتی نییە، یعنی بەس دکتۆر ئەتوانێت خزمەت کا لە وڵاتەیە. ئەم هەموو کەلێن و قوربەسەریەمان هەیە. والله برام من پێتاڵم لە کولیەمان لە طبمان کەم نییە. تۆ زانی طب یعنی چی؟ یعنی ئەوەی کە تۆ خەفەتی بۆ خۆیت، خۆزگە ڕۆژێکم هێنایت لەگەڵ خۆما دامەنایت. کەتا ئەزانی ئەگەر کەسێ بۆ خوا نەژی طب قیمەتی نییە، ماڵوێرانی و قوربەسەریە بۆی. چکە بۆ ئەو دکتۆری کە نەخۆشی نییە خەفەتە خوارد، هیچی دەست ناکەوێت. ئەوەی کە هەشێتی ئەو نەمەشغوڵە بێ فریای خواردنی پارەکەی خۆی ناکەوێت، کەواتە لە هەردوو بارەکەی ئیسفادەی لە ژیان نەکرد. ژیانەکەشی ئەو نەسەختە. ئێوە زان هەموو شتێکمان ئێمە کردووە بە قوربانی ئەمە. ئایا ئەمە ئەوە ئەهێنیت کە ملی خۆمان یا بۆ شوێ بۆ بشکێنین و هەموو کۆمەلگای بۆ بخەینە ڕۆنجەڕۆییەوە؟ نەخێر. یعنی تۆ ئەبی بە تەبیبێک جارێ لە 6 مناڵی ڕۆی 12 ساڵیش لەسەر ئەو ڕحلە لەسەر ئەو کورسیە دانیشیت. ئەمە چەند؟ ئەمە 18. 6 تریش لە طب ئەگەر نەمێنیتەوە دانیشی ئەمە چەند؟ ئەمە 24. تەخەڕوجەکەیت 2 ساڵ ئیقامە و قدمام سەر دوای لە بۆردێ وەرەگیریت.
پیاو نییە پێشەوەی بێ بە تەمەنی 30 ساڵ نیوەی تەمەنی ڕۆیشت بێ تەخەڕوجی کردبێ و خاوەنی شادەیەکی بەرز بێ. یعنی ئیلا سەر و ڕیشی سپی تێکەوتووە، ئیلا PDPەوە دیارە. 30 دانە ساڵ ئەخوێنیت، مەرج نییە تۆ 30 دانە ساڵ بەرووبووم و هەبێت و بتوانیت پەخشکەیتەوە. یعنی معقولە ئەم مۆبایڵە بە 30 ساڵ دروست بکرێ بۆی کە 30 ساڵ خزمەت بکە، هیچ معنایەکی تیان نییە. ئەمە لە ماوەی نیو سەعاتە دروست دەکرێ، بەڵام 10 ساڵ بەکارێت. ئەم کۆمپیوتەرە بە هەمان شێوە. ئێمەش 30 ئەخوێنین بۆ ئەوەی کە لە 30ەکەی تری ئیسپادە بکەین. ئەخر وەڵڵا ئەمە منطق نییە. بەخوا برا من ئەم پرۆسە و منهەجی خوێندنم هەر بەدڵ نییە بۆ معلوماتە. ئێستا کە لەسەرەوە سەیرەکەم هەستەکەم چ غەڵەتێکی تایە. یعنی بۆ قوتابی ئەبێت حتا 18 تەواو نەکات، 12 تەواو نەکات، 18 ساڵە تەمەنی ڕۆیشت بێ جارێ ڕاست و چەپی خۆی لێ دیار نەبێ. ئەمە خەلەلە. بۆ کاتی خۆی مناڵی ئێمە پێشینەکانی ئێمە کە ئەچوونە فقه و کە ئەچوونە مزگەوتەکان دەرزیانە خوێن، ئەبوون بە عالم و ئەبوون بە عەلامە، تەمەنێکیان هەڵی نەئەبوار لە تەمەنی 15 17 ساڵی بەپێی کەفایی خۆیان ئیجازی مەلایەتیان وەرەگرت و ئەبوو بە عالم و شارێکی بەجارێ بەڕێوا برد. ئەیساکەنە ئێمە کولیەش تەواوەکەی حسابی مناڵمان بۆ کرێ، هەموو شتێکمان خستۆتە پێناوێەوە. لە بینی خوازبێنی ئافرەتێکا بووم بۆ برایەکی خۆمان، تەمەنی 39 ساڵ بوو. وتم کچم وەڵاو فڵان کەس داواتەکە و وەڵا کاک تۆجان هێشتا بیرم بە زەواج نەکردێتەوە. ئەی شەڵاکی بیری لەکەیتەوە، خۆت وەرم ساڵ ئادابیدا دەژێن. ئیتر مناڵیش نابێ کوڕی من. دوای ئەم پاچە شادەیە چی لێ ئەکەیت؟ ئادی بەس پێم بڵێ. ئەمە دکتۆرایە ماستەرە چیەکە؟ ئەمە چی لێکی لە ئەخیرە؟ وەختێک ئاوڕێیتەوە باوکە نەماوە دایکە نەماوە کەوتوتە دەلای برا و براژن یا ماڵێکە هەیە حکومە داویتێ تێ معاشێکت هەیە و بە تەنیا لە ماڵەکەیا ئەو کافرەتی گەور و پێشی. هەمووی کرد بە قوربانی ئەم پەڕۆیە، ئەم وەرەقەیە. ئەم وەرەقەیە چی بۆ کردیت؟ یعنی ئەگەر مۆزەف نەبوویت یا ناژیایت، ناو نەبوو، تازە بیری کەوتۆ بی بە دایک، تازە بیری کەوتۆ شیر بیت. کوڕی من، یعنی بۆ ئەمە لە خۆمان کردووە. یعنی ئەم قودسیەتەی کە داومانە بەم ئیشەوای لێ هاتووە کە هەموو ژیانمان لە پێناوی ئەم میحورەیە سوڕێتەوە. کاتێکە حەق نییە وا بێت، ئەم میحورە بگۆڕێت. ئێمە ئەوەی کە ئیستاکەنە حالیەن ئەم وڵاتی ئێمە لە طوبا پێشکەوتووە، بۆ معلوماتتان لە بوارەکانی ترا پێشکەوتوو نییە. ئەم قسەیە هەڵگرن لای منەوە. والله من ئەم جارە لە مؤتەمەری لەندەن بووم، چوو بووین بۆ دەورەیەک، چوو بووین بۆ مؤتەمەر و کۆنفرانسێک، 4 دانە ڕۆژ بە سەرەتانی غوددا. دکتۆر و اختصاص لە یابانەوە هەتا ئەمریکا کۆ بووبەوە، لە جنوبی ئەفریقیاوە تاوەکو ئایسلەندا خەڵک هاتبوو. واللهی خۆم لە زۆربەیان زیرەکتر دەزانی، ئەگەر نەڵێم لە هەموویان، لە فەزلی پەروەردگارەوە. یەک شتیش نەبوو قسەمان تایە نەبێت، یەک شتیش نەبوو ئەوان بێڵێن ئێمە نەیزانین، یەک شتێک نەبوو ئەوان کردبێت یان ئێمە نەمان کردبێت. بەعکسەوە شتیوامان کردبوو. نەخۆشەیەکە ئێستا لەوانەیە گوێی لە دەنگم بێ، 10 دانە ساڵە لە سویدا دەمارێکی سەوتی بڕاوە عەمەلیاتی غودەی بۆ کراوە، غودەکەی دووبارە بۆ هاتووەتە سەر سنگ و سەر دڵی، یەک کەس نەیوەراوە جورئەتکە عەمەلیاتی بۆ بکات. تویان بەس عەمەلیاتە بۆ بکەی، دەستی تۆ ئین دەمارەکەی ترە بڕێ و ئەبێت تا ماوی لێرەوە ناسە بێ سنگە بکەینەوە بۆی کە غودەکە دەربێنی. نە سنگیمان کردەوە نە دەماری سەوتی بڕا، عەمەلیاتەکەشمان بۆ کرد و نردمانە ماڵەوە. ئێستا مەمنونی جەنابتانە، تن دەبڕۆ بۆ سوید بڵێەوە لە کوردستان بۆم کراوە. فأما بنعمة ربك فحدث. أما بنعمتي خوا قساكم بۆیش پێتان بڵێم کە ئێمە لە طوبە نەقسمان نییە لە فەزلی پەروەردگارەوە، بەس چەند سیاسیمان نوقسانە. ئێمە سیاسی خوێنەوار، چەند لە ئیقتصادا دواکەوتوین، چەند لە سناعەیە دواکەوتوین، چەند لە زانا و دینداری و عالمی دینیە دواکەوتوین، چەند
چەند لە گەشتیاریە دواکەوتوین، چەند لە ئیعلامە لە پشتەوەی، چەند لە مێژووە ئێستاکە نشک ئێمە وەکو کورد مێژوو خۆمان لەوانەیە زۆر جالا ڕوون نەبێ. نیوەمانەڵی نەورۆز مقدسە و نیوەکەی ترمانەڵی وڵا ئەسڵەن کوردی تا چەو ساوەرێتەوە. ئێستش خۆمان حاڵی نین. لەم اختصاسانەیە چەند شتمان پێویستە کە دکتۆر و پسپۆڕای تیا پەروەردە بکەین، بەڵام بەداخەوە هەمووی چاوی لەوەی هەر نەخێر کوڕم بڕۆ ئیدارە و قسات، بچۆ بانک، بچۆ بەشەکانی تر، بڕۆ دیزاین، بڕۆ هەندەسەی مەدەنی، بڕۆ میعماری، بچۆ کارەبا، بچۆ نەوت، با من دەسە ماچکەم. خەڵک وازانێ بەس ئەوە ژیانی تایە، وا نییە. سەگەنە لە ئەوروپا بەڵێ هەمووی ئەوانەی کوردەکانیش فێر بوون لێوە، هەر هەمیملی خۆی بۆ تۆ بەشکێنێ. ئەوروپیەکە حەزی لێی نییە، سوبحان الله. لە بچم ژیانی خۆم لە پێناوی تۆبا دابنێم، خۆم نەدۆزیبێتەوە. من هاتووم لە ژیانە ڕابێرم، ئیستراحەت بکەم. بەشێکیشی ڕاستەکە، بەڵام کوردەکە وان نییە. کوردەکە هەر مێشکی لایە چۆن تۆ بخوێنێ، چکە بۆ لێرەوە لێ مێشکیا چەسپاوە، بەس تۆ مقەدەسە. بۆیە باوکی من، کوڕی من، ئەمەیەکی ساکەنە هەیە ئێمە ئەڵێین با هەبێت، بەڵام خۆتان و کۆمەڵگا و خێزانیش مەکەنە حاڵەتێکەوە کەیتر وا بکەین هەست بکەین ئێمە لە سژنین. لەبەری کە مناڵێکمان لە شەشە، واسکەین لە چاودێری ورداین، مناڵێکمان نەخۆشەوە بە دیارەوەی. عینەن وای لێ هاتووە. ناکرێ ئەمە. من ئەڵێم ئەمە قۆناغێکی گرنگە، ئێستا سەرمان واقعەکە هاتۆتە پێش، بەڵێ چارەنووسی تو ئەمە دیاریەکە، بەڵێ ئەو نە هەوڵ بە لەو سەر و پەشیمان نەبیت، هەموو هەوڵێکی بۆ بە تەنانەت ململانەیەکی تەواو بکات تاوەکو ئەو حەدەیە گەیتەوە کە ملی خۆتی بۆ بشکێنیت. بەڵام بە سترێس نا، بە ترس نا، بە قەلەقی نا، بە دڵە ڕاوکێ نا، بەمە ناکە تۆ ئیستاکەنە نەک هەر شەشی تیادا بنیت بڵێ وەڵا ئەم ساڵیش خۆمێنمەوە دەرەجە ساڵی لە تەمەنی تۆ دەرەجەی تیانیت، وەڵام ساڵ دەرەجەی منە وەڵای شڵا بە تەمام ئەم ساڵ. دی کوڕم واز بێنە. ئێمە ئەڵێین ئەم خوێندنە خوێندنێکی گرنگە، قۆناغی 12ەیە، دەستی هەمووتانە وشین پێشەوەی کە بێنە ئەم قۆناغەوە بەرنامەیەکی جوانتان هەبێ، کاتەکانتان تەحدید کردبێ، جدی بن لە وەختەکانتانە، کتێبەکان کە ئەخوێنەوە بڵێن ئینشاءڵڵا ئەم ساڵ ئەبێ دەرچین، لەگەڵ یەکەم خوێندنەوەیە بە پشتیوانی پەروەردگارە بێ ئەم قۆناغە تێپەڕێنین، ئەبێ ئەوەی کە هەمانە لەبەری کەین، بە مجرد ئەوەی کە مادەکەمان خوێنەوە یەکجا بەسێری ئاچوینەوە بەی پرسیارەکانی ساڵەکانی پێشوو بێنین، خۆمان فێرکەین، خۆمان وا ڕابێنین، لە نوێژی بەیانیەوە بەخەبەر بین، قاو چامان لابێت لە ڕۆژانەیە کە بەڕۆژوونین، سەعیەکی باش بکەین، شەو زوو بنوین، گوێ لە مامۆستاکەمان بگرین، خۆمان پەرد نەکەین لە بینی مەلزەمە و محازەرە و ئینتەرنێت و شەرح بە یوتیوب و دار و بەرد. نەخێر، یەک مامۆستا، یەک مەنهەج، یەک کتێب کە لەسەری ڕابیت و لەسەری بخوێنیتەوە، بەسەر ئەم هەموو مامۆستایە وەڵا لەوە تەقویەکە تێنەگەیشتم، مەشم مامۆستای خصوصیەک لە مامۆستای خصوصی لەگەڵ ڕێزما بۆتان دەرکەوت ئەوانەی کە لە قۆناغەکانی خوێندنان و بەهادیئی ئەخوێنن و خۆیانش برزە نەکردووە و لە قوتابخانە حکومیەکانن سەرکەوتووتر لە لەوانی تر، ئەوانەی کە خۆیانش برزە کردووە شتێکیان بۆ نەماوەتەوە. بۆیە ئەم شپرزە بوونە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە باسی ڕۆیشتنەکە ئەفەرمێت ئەوەی کە زۆر لە گوێ درێژەکەی یا هەر پاڵی پێوە نێ و هەر پێ بە بانزینانێ، ئەفەرمێن نە ڕێگەی پێ بڕا نە حیوانەکەشی بە ساغی گەیانە شوێنی خۆی، واتە تۆ هەر ئەوە پێ لە بانزین تونکەی یان ئەو نە ئەسپەکەی ژێرت ماندوو کەیت لەژێر تا ئەمرێ و ئەپسێ. بۆیە ئەڵین ئەمە گرنگە، ئیهتیمامێکی زۆرێوێت، بەڵام بە تەبیعی یەشم لەگەڵ کەسوکارە دانیشم،
نانیشیان لەگەڵا خۆم، نوێژیان بە جەماعەت لەگەڵاکەم، قسەی خۆشیان لەگەڵاکەم، کاتێکشم هەیە بۆ سیرکردنی سۆشیال میدیا، کاتێکشم هەیە بۆ چوونە دەرەوە لەگەڵیانە، بۆ سەردان، بۆ یەکتر بینین. چکە ئەم حاڵەتە ئەم عوزلێ و ئەم گۆشەگیریە حاڵەتێکی ئۆتیزمی دەرونی دروست دەکات کە ئەخیرەکەی پیرۆز نییە، بی بە دکتۆرێکی فاشلیت. چکازانن گەورەترین ئیشی دکتۆر ئەو عیلاقەیە کە لە گەڵ نەخۆشا دروستێکە. نەخۆش نازانێت چی لە مێشکی توایە، بەڵام ئەو کۆمیونیکیشن سکیڵەی کە لە بینی تۆ نەخۆش ئاگۆڕێتەوە، نەخۆش چاوی لەوەیە، چۆن بۆی شەرحەکەی، چۆن پێشوازی لەیەکی، چۆن قسەی بۆەکەی، چۆن جووی لێگری، چۆن نەخۆشەکەی بۆ تەشخیسەکەی، چۆن بۆی ئاسانەکەی، چۆن تێگەێنیت. لەوانەیە زۆر زیرەک و عەبقەری بیت، بەڵام ئەم بەهرەیەوتیانە بێ لەو سەرۆئینسانێکی کۆمەڵایەتینیت و دکتۆرێکی فاشلیت. بۆیە مەفروض نییە تۆ لە کۆمەلگاکاو دابڕی لەبەری کە سەعیو هەیە. بەڕێزەکانم، ئێمە ئەمانەوێت خوێندکاری ئێمە، ئەوانەی کە لە چک بەسەرن، ئەوانەی کە ڕژدارن، ئەوانەی کە ئیماندارن، دایمە لە تۆپی مەکتەبەکانە بیان بینی، دایمە شانازیان پێوە بکەین، بڵێ ئەمە یەکەمەکانی ئێمن و بە پشتیوانی خوای گەورە. بەرنامەم هەیە بە چڕوپڕی بێمە ناو پرۆسی خوێندنەوە و تەشجیعی خوێندکارەکانمان بکەین، کاتیان بۆ دیاری بکەین، ڕێنماییان بینێ، ئیمتیحانیان کەین، هەڵیان سەنگێنین، تەشجیعیان کەین، دەست لە پشتیان بین، هەوڵیان لەگەڵا بین، هەتاوەکو ئەمانە پێشخەین، شانازیان پێوە بکەین. و من حەزەکەم هەر کەسێک کە ڕێنماییەکانی ئێمێ لە کولیەی طب لای خۆم بیبینەوە، حەزی منە، وەکو چۆن حەزی خۆیەتی. ئەوە نێخوا نەخواستە، چکە من کە خەڵک یە بۆلام ئەلەم ئەگەر دنیا توێ بچۆ طب، ئەگەر قیامەت شتێ بچۆ طب، کامیان توێ هەبچۆ طب، چکە ئەو خزمەتە گەورەی لە طب ئەکرێت لە هیچ بوارێکی تران ناکرێت. بۆیە خوا نەخواستە ئەمە بارە خراپەکەی نییە، بەڵام شتێک پێ وترێ خوای گەورە کە ئینسانی دروست کردووە، ئەگەر ئیمتیحانی هەبێ، ئەگەر شتێ لە پێشی بێ خەوی لە ناکەوێت، لەبەرەبێ سەعی بکات. ئەدرینالین بەرز دەبێتەوە، نۆرئەدرینالین بەرز دەبێتەوە، وردە دڵی پەلەپەلە کات، تۆزە زەختی بەرز دەبێتەوە، خەوی لێ ئەزڕێت بۆ ئەوەی کە ئەو شەوە سەعی بکات چکە باینی ئیمتیحانی هەیە. شتێکی چارەنووسا لە پێشەوەیەتی. باشە، ئێگە زیایی کرد یەکسەرە بێ بە نەخۆشی. لەبەرەوە نابێت بیەڵی لەو لێڤڵەی خۆی زیاتر کات، چونکە لەوە زیاتری کرد ئەدا بە ئەرزە، تووشی نەخۆشی دەکات، تووشی باری دەرونی دەکات. بۆیە بەڕێزەکانم، هەموو شتەکانی خۆتان مەبەستن بەوەوە، داواکارێکی من ئەوەیە نەیخوێن، سعیەکەی نەکرد، دەوڵا باوەجان دوکانەکەم بەرێ با دوکانەکە بەڕێوەبەرمیان پارەیەکم بەرێواشم کاسیبی پێوەکەم، یان بە تەمام لە ڕێ ئۆنلاینەوە شت بێنم و شت ئیستیرادکەم و یان بە تەمام تەکسیە بکڕم و ڕۆژێک کێشەیەکی توش ئەمیشی کرد بە خوێندنەکەی، بەخوا میش ناکە، بەخواتی وەرتۆ پەشپاشیل و سەرسەری بوویت. بزانە ها کوڕی خەڵک بزانە ها هەموو یەکەم بوو لە تەلەڤیزیۆن و لە هینا دەرەکەوێ و چی بووەکەن تۆش دانیشتویت، بەخوا مەش ناکەیت. ئیتر ئەم فەشەلە بەسەریا ئەبڕێ، وەکو ئەوەی کە ئیتر ئەم ئینسانە کوفری کردبێ، بەس چیە لە 6 دەرەجەی نێناوە، یعنی ئەوەی لە 6 دەرەجەی هێنا ئیتر مە سەرکەوتووە، ئەوەی دەرەجەی نێنا فاشیلە نەخێر. لەوانەیە کە دەرەجەی نێناوە دایکێکی زۆر سەرکەوتوو بێ، داعیەکی زۆر بەڕێز بێ، زۆر گەورە بێ، مامۆستایەکی زۆر لێهاتوو بێ کە ئێمە زۆر پێویستمان بە مامۆستاکانمانە ئەمڕۆ. ئەزانن ئەوانەی کە خوێندنیان تەواو نەکردووە، ئەزان ئەمڕۆشین شەریکی مایکرۆسۆفت زانکۆی نەخوێنووە خاوەنەکەی، وتی من لە کولیات تەمەڵ بووم دەرکرام، ڕفیقەکەم کە هەندەسی تەواو کرد ئێستا لای من مۆزەفە. وایە ئێستا ئەو خەستەخانەی کە من دەوامی تایە ئەەکەم هی دوو پیاوی ڕەسمالە، دێها دکتۆرا و دکتۆری پسپۆڕیان لەبەر دەسایە، جەنابیان خاوەنی هەموو شتەکان بە کەیفی خۆی ئەوە هێن و ئەو دەرەکەن و ئەو ئیزافاکەن و ئەوە هێنە پێشەوە. لە چاو دکتۆرەکانە هیچیان خوێنەواریان نییە. یعنی چی؟ ئەی تۆ بەم پیاواڵیت، تێم پیاوە لەبەروی کە
دەرەجەی نێناوە ئیتر نەخێر لە تیجارەتە 100 ئەو نێمی تۆ سەرکەوتوترە ئەوە قیاس نییە تۆ کردوتە جارە پیاوێک ڕۆژێکیان بەڕێگەیە کاڕۆی پیاوێکی لێ پیا بوو خوای جۆدرێژێکی پێ و شەڵتەیەکی لەسەرە و کە نزیک بووە تۆ مامە گیان ئەو شەڵتەیە شەڵتازان چییە؟ ئەوەی کاتێ بە پسە پشتی جۆدرێژا و دوو تایە هینەکە تۆڵاو کوڕم تایەکی گەنمی تایە وتی ئەی تاکەی تری تۆڵا بەردم تێ کردو وتی بۆچی بەردی تێ کردووە تاخە بۆی هاوسنگ بێ ئەگەر یەک لاکەی بەردیتیانە بێ ئەکەوێ وتیادی تۆرە ئەو بەردانە بۆ دەربێنە بەردەکانی بەتاڵ کردەوە نیوەی گەنمەکەی کردە ئەم لاوە و باری جۆدرێژە کرد سووب بوو هەردوو لاو هاوسەنگیش وەستا کوێرەوتی بەخۆ زۆمی وت و چۆن نەزانی شتانە اینجا بۆ هینی بۆ چییە؟ نیوەی گەنمەکەم کردە ئەم لاوتەوە کوێرێتی بەخۆر ئەن تۆ زۆر زۆر زیرەکی تو ئەو خوای تۆ پێم بڵێ چی و هەیە وەڵا بۆچی چیم هەبێ ئەوە یەکە لە گیفامە بەخوا هیچی تر شک نابن تۆ بەڕاستە یعنی تۆی ساکەنە ملیۆنێر نی وتی نە وتی بەم هەموو ئەقڵ و داناییەوە زۆر زۆر دەوڵەمەند نی وتی نەبەخوا هەر ئەوەم پێکە پێمە تی وەرە بەردەکان بۆ بخەرەوە شەڵتەک بەخوا من خوێنەواریم نییە بۆ خوا سەرۆت و سامانێکم هەیە بۆم حساب ناکرێ بەس سەیری مەڕووماڵاتەکەم کەم چاوبڕ ناکە ئەو نەم زۆرە من خوا بم بێ عەقڵی خۆم ئەو نی یاومەتی تۆ بۆ عەقڵەوە بەخوا ئەمە بە عیلم و بە زانیاری نییە بەخوا بەردەکانم بۆ خەیتەوە ناو شەڵتەک من خوا بەمە ڕزقیاوە یعنی زۆر خۆ پێم مهم نەبێ یعنی ساکەنە زۆربەی کێشەی مشکلەی عائیلە لە بین دکتۆرەکانایە کە تۆ زۆر لەوانەیە ئیتر کە دکتۆری ئاوا قسە بووە کاگە دکتۆرەکە بڵێ نان بەخۆ نایخۆیت کورێ نەخۆش پێم وتووە تو مەکاک و حەبانە تەرکە توتی کاک تو ئەین هیچ نەخۆم تو مە هیچ مەخۆ هەر هیچ نەخۆم هیچ نەخۆم چۆتە دەرەوە هاتۆتەوە مقیمە توتی کاک توژان نەخۆشەکەم بەست ویاڵی خواردنوشتیش نەخۆم ئاوشت نەخۆم توم بابە بابجان باشت بەزەم حەب مەخۆ یعنی ئەوە قەناعەتی بە قسەکە بووە چۆتە دەرەوە بۆ قەناعەت و دکتۆرتی هیچ نەخۆی تاوەکو مانگی دێتەوە هیچ نەخوات بە برسێتی و بە تینەتی بە تۆلای کۆبراحیت ئەم مانگە بە ڕۆژوو بێ چکەم پێم تۆ هیچ مەخۆ تۆ زانی زۆربەی دکتۆرەکانمان ئەمڕۆ کێشەی مشکلی و ماڵێکی خۆی بۆ حەل ناکرێ کێشەی مناڵێکی بۆ حەل ناکرێ کێشەی نەخۆشێکی بۆ حەل ناکرێ کوڕم خۆ وا ئەزان زیرەکی چییە زیرەکی پلەی هەیە پلەبەندی هەیە تۆ ئەکرێ لێرانەیە زیرەک نەبی بەس لە دەشتی ترا زیرەک بیت بۆ شکسپیر خوێنی تەواو کردووە بۆ ئەوەی کە فەیسبووکی هەیە ئەم ڕۆزانکۆی تەواو کردووە بۆ ئەوەی کە شەریکی فۆردی هەیە خوێنی تەواو کردووە هیچی زانکۆی تەواو نەکردووە معلومات بۆی ماکدۆناڵدسی دروست کرد زانکۆی تەواو کردووە نەخێر هەزار خریجی زانکۆشی لایە کە ئێمەین بۆیە قیاسی خوێندن بەمە ناکرێت تۆ فاشیلی لەبەرەوەی کە شەشە تەواو نەکرد منی سەرکەوتوم لەبەرەوەی کە دەرەجەم هێنا چانسە زۆر لەوانی کە چوونەتە ناو ئیمتیحانات خوا چەند جار دڵەڕاوکێتان بووە خوا ڕاستە غەڵەتە با هەلول بلورێکی بۆ بکەم بەخوا چەند جار بەمە دەرەجە و لێشکاویان دەرەجە و بردوێتەوە ئێدەگەوانە بۆ یەکەم نابوویت کەواتە چانسە بۆ ڕێکەوتووە دەرەجە هێناوە باشە ئەم خوێنێکی ئێستاکەنە هەمانە معقول نییە من حەزم لە ئەدەبیات و شعر نییە ئیتر دانیشم ئەو اختصاسی کە هەمە پێی نەگەم لەبەرەوەی کە ئیلا ئەبێ بە مێژوو و جوغرافیە و شتەکانی ترا تێپەڕم معقول نییە ئەم خوێنی کە هەیە ئێستاکەنە ئەگە بەدەست من بێ بەدەست ئەو دەکەسە نەبێ کە دایان ناو کردیان بە سیستەم و بەسەر هەموو دنیایان ناچە سوپان ئەبێ ئینسان 12 دانە ساڵ ڕەبق بخوێنێت هەتاوەکو بتوانێت دوایی ئیخساسەکەی خۆی دیاریکە دوایش لە ئیخساس دەرچۆی ساکەنە کابرا هەتاوەکو ماستێر و دکتۆرا و پرۆفیسۆریش تەواو نەکا هێشتا کەلێ نێمێشتی ئامێنێ بەخوا من ئەلحەمدولیلا هەموو شتێکیشم تەواو بوو بۆ پرۆفیسۆری ئەڵێ ئەو ڕۆژە بکە لە ئیبتیدایی وەرگیراوە ئەو نە بە شەوق و لەفەوە نازانم تەواو تەم ژیانم تەواو من کاتێکە بم بە پرۆفیسۆر تەواو
ئەگەر لە 20 ساڵیان پرۆفیسۆر بوومایە چی ئیبداعێکمە کرد لە اختصاسی خۆمە. یعنی معقول بوو من 24 دانە ساڵ بەم اختصاسەوە مەشغوڵم هەتاوەکو بگەمە ئێرە؟ نەخێر. پێم وایە خوێندکار لە 15 تا 18 ساڵی هەموو شتێکی تەواو کردبێت لە اختصاسی خۆیان. مەشغوڵ نەبێ بەشتی لاوەکیەوە. واتە مناڵەکانمان کە ئاوا سێرمان کرد بڵێن وەڵاهی ئەوە مناڵێکی زیرەکە، ئەو بۆ هەندەسە چاکە، ئەو میکانیکیە، ئەوە ئایتیە، ئەوە عەقڵی تیجاریە، ئەو بۆ داعی باشە، ئەوەیان دکتۆرە، ئەوەیان مهندیسە، بەخوا ئەوە قسەزانە بۆ محامی بۆ قانون چاکە. مناڵ ئاوا دابەشکەین و پۆڵێنکەین لە 18 ساڵیان مناڵمان پسپۆڕ بێ تەواو. یەک لە سەرسەی تەمەنی بڕوا، دوو لە سەرسەی بمێنێ خزمەتی تیا بکە. نەک من لە 40 ساڵیە دکتۆر ناوی هەبێت و 20 ساڵی تەمەنی ما بێت دوای 60 ئەوە تەقاعد بێت. ئەمە منطق نییە خۆشەویستەکە. بۆیە ئێمە ملاحەزەمان زۆرە لەسەر ئەمەی کە ئیساکەنە ئەگوزەرێ. بەڵام تکام وایە کە ئێوەش وەکو خۆتان ئەو حەقەی کە هەتانە میحوەری ژیان ئەمڕۆ بۆ بەچی؟ بۆ بە خوێندن. هەموو شتێ لەسەر خوێندن قیاسەکرێ، هەموو شتێ لەسەر دەرەجە قیاسەکرێ. تەنها مەبەستەکەی من ئەمەیە قیاسان بگۆڕن، میحوەرەکەتان کەن بە دین و بیکەن بە بەندایەتی بۆ خوا، دوای شتەکانی تر خزمەتی پێ بکەن. کە خوێندنتان تەواو کرد بڵێن خوایە لەبەر جەنابت، لەبەر تۆ، لەبەر گەورەی تۆ، لەبەر دینەکەی تۆ، لەبەر عەزەمەتی تۆ. من ئەمەیە بەم ئیشەم داوای پێ بکەم، نەک تۆ نوێژەکەش خەیتە سەر خوێندنەکەت. وەڵا کاتم نییە نوێژ بکەم، وەڵا کاتم نییە چم بۆ دەرس، کاتم نییە دەورەیە ببینم، کاتم نییە قورئان لەبەرکەم. ئێمە تەنها مەبەستەکە ئەوەیە میحوەری بیرکردنەوەمان بگۆڕێ. میحوەرەکە ئیساکەنە هەمووی بۆ بە خوێندن، هەموو ژیان بۆ بە خوێندن. چونکە ئیساکەنە ئەی باگە لە یەکێ پرسی ئەرێ کچە جوان تۆ چۆ تەواو کردووە؟ وەڵام من ژنی ماڵم نەمخوێنەوە. ئەی تۆ دادەیجان چۆ تەواو کردووە؟ وەڵامیش تا 6 بخوێنەوە. ئەی تۆ کچم؟ وەڵام منیش. وەخوا کاک تۆ ئیتر من باوکو دایکم ئیتر زوو مردن و ماڵ مناڵ کۆ بەسەر ماوەخەریکی کاسبی بووم، ئیتریش پێم نەکا. سەد عوزرێنێت. باشە باوکو جان، خۆ من لێم نەپرسیویت بۆ خوێندنت تەواو نەکرد. یعنی خوێندنەوە مقەدەسە؟ نەخێر. دوێسە پیاوێکی گەورەی لای من عومەری کوڕی خەتابە فەرمێ لە یەکێکە پرسم کاسبیەکەت چییە؟ ئەگەر بڵێ ئیشم نییە لەبەر چاومەکەوێت. بەڵام من کە بڵێم شەهادەکەت چییە؟ چکە بۆ وەڵڵاهی تەحەدا ئەکەم لە سەدا ئەوان 90 ئەوانەی کە شەهادەیان هەیە و دەرەجەیان هێنا و خوێنیان تەواو کردووە، ئەگەر لە اختصاسەکەی خۆیانە کار نەکەن ساکەین لە ساڵ 90 عیلمەکەیان بیر مابێ. وەڵڵاهی بیریان نەماوە، نازانێ هەر چیشی خوێنووە. ئەوگە دوور کەوتۆتۆ لە اختصاسەکە. بۆی ئەمانەوێت ئەم میحوەرە بگۆڕی. ئەڵێن کوڕم سەرەتاشیوە ناچیتە دەرەوە، خۆ دێگلایی کردوێتەوە، خۆزگە بەقەدەر ئەونەی بۆ ئێرە لێ ئەبڕای، خۆزگە ئەونە بۆ قیامەتەکە لێ ئەبڕایت، خۆزگە بە نیوەی ئەمە بۆ قیامەت لێ ئەبڕایت. خۆزگە هەمومان بەقەدەر ئەو چل ڕۆژەی کە قوتابی ئیزنە دێ بۆ سەعیکردن، خۆزگە بە هەموو تەمەنمان ئەونە عیبادەتمانە بوو، ئەونە جدیەتمانە بوو، ئەونە ئاگامان لە نوێژەکانمانە بوو، ئەونە پەرۆشی قیامەتی خۆمانە بین. کوڕم ئێمە ڕۆژێکمان لە پێشە بخوا کە مردین، هیچ بە کەڵکمان نایەت، هیچ شەهادەیە نایەتە گۆڕەکەمانەوە، هیچ حسابمان کردووە کە ئەو ڕۆژە ئەڕۆین دنیا بەجێڵین، دەرەجەکەمان لەوێ چەنە، قیاسمان لای خوا چەنە. بەخوا لە قبرەکەتان لێن ناپرسن لە پۆلی 12 چەندی هێنابوو، با لێرەش هەر هەمان شتە بۆ حسێب بکەیت. خوا بە کەڵکی نایەت. بەخوا پێ ناڵێن ئەرێ خەریکی چی بووی تو شەهادەکە و چی بوو؟ پۆستەکەت چی بوو؟ نەخێر. لە ئیمانەکەت و ئیسلامەتیەکەت و خوا و پێغەمبەرەکەت ئەپرسن. بەڕێزەکەم هەر بەقەدەر ئەمەندە ئادی بۆ یعنی دوای ئەمە چەندێک هەوڵە دەیت؟ 24 ساڵ 25 ساڵ 30 ساڵ هەوڵەیت بۆ 30 ساڵی تر ئەی بۆ 30,000 ساڵ کە لە قەبرەکە دایت، ئەی بۆ 300,000 ساڵ لە قەبرەکە دایت، بۆ 3 ملیۆن ساڵ لە قەبرەکە دایت، ئەی بۆ هەتایی لە باشتر و جەهەنەمایت. ئەڵێ هیچ کەسێ ناچێتەوە باشتەوە ئیلا حەسرەتێکی هەیە. ئەڵێ ئای ئەو هەموو کاتەرە بەدەستما سوبحان الله ئەستەغفر الله، دوور کات نوێژم تیا نەکرد، بیرێکم تیا نەکردەوە.
داوایەکم نەکرد بۆ خوا، دوو قسەی خێرم بۆ خەڵکی نەکرد. ئەم قسانەی من بە تەوازون وەرگرن. ئەومەی کە بۆ ئەوێ لێ ئەبڕین ئەو نەنا بە نیوەی ئەوە با قیامەتەکەمان لەبیر نەچێت، بە نیوەی ئەوە با بۆ قیامەت دێ ببڕین. وەڵڵی خوای گەورەش لە خوێندنا سەرکەوتومانەکە، قەسەم بەخوا، قەسەم بە پەروەردگار. لە لەندەن بووم لەگەڵ کۆمەڵە برایە، برایەک ئەیوت مامۆستا هاتبوو پرسی شەرعی بە مامۆسایەکی ئاینیە کرد، میش لە مەجلیسەکەیا بوو. ئەی مامۆستا، حکومەتی بەریتانی پارە ئەیا بەو کەسانەی کە لە کولیە ئەخوێنن هەتا کولیە تاوەکە بە قەرز، دوایی کە تەعین بوون و دەستیان لە ئیش گیر بوو، پارەکەیان گەیشتە ئەو 9,000 پاوەند، اینجا حکومەت پارەکەیان بە سوولێ ئەسەنێتەوە. مامۆستاکەشی حرامە، مادەم سویتی ئەکەوێ حرامە. ئەی شوێ مامۆستا، تۆ بەم شێوەیە وا لەم نەکی من نەخوێنم، من نەتوانم کولیە تاو بکەم، یەک بەدیلی ترم بەرێ، بەشەتی باوکی دەوڵەمەند بوو. مامۆستاکە قسەیەکی جوانی کردی، کوڕم، ومن يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب. ئەوی لە خوا بترسێ و تەقوای خوا هەبێ، خوای گەورە دەروای دەرگا و دەروازەیەکی بۆ ئەکاتەوە. واللهی فەرمووی ئەگەر ئاسمان و ئەرز لەسەری یەک ئاوا جوود بن، خوای گەورە ئەو عەبدەی کە تەقوای کردووە دەروازەیەکی بۆ ئەدۆزێتەوە لی دەرەهێنێ بەبێ ئەوەی زەرری پێ بکات. لەبەرەوە لەگەڵ خوای گەورەی خۆتانە ڕاست بن، دڵنیا بە خوای گەورە هەموو شتەکانی ترتان بۆ ئاسانەکات، هەموو شتەکانی ترتان بۆ هێنێتە پێشەوە. هەموو شتێ بکەن بە قوربانی دینەکەتان، دنیا خۆی بە خوێندنیشەوە بە شەهادەشەوە بە دواتانە ڕاکە، ئێوە لێ ڕاکەن. بەڵام هەر کاتێ بە پێچەوانەوە بوو، دڵنیا بە باچەکەی قورسە و نەجاتمان نابێت لە دەستی، و خۆمان و ماڵ و مناڵیشمان بە فیڕۆ ئەدەین، و دڵنیاشتانەکەم سەرکەوتن ئەو سەرکەوتنەیە کە خوای گەورە فەرمێ فمن زحزح عن النار وأدخل الجنة فقد فاز. ئەوەی کە زحزحە، ئەوەی کە لە جەهەنەم ترازە، واتە ئێستا قاچێکی و لێوارێکی کەوتۆتە ئاسە لێوار و پێچاڵی جەهەنەم و خەریکە ئەترازێتەوە و کەوێتە خوارەوە، بە زۆر ئەوە خۆی ڕابسکێنێ، دە کەس ڕایە کێشن نەکەوێتە خوارەوە، ئەو چاڵی جەهەنەم لە خوارەوەیە خۆی ئەشکێنێت و بە چنگەکڕێتە دەرەوە. ئەمە پێوتێ فەمەن زوحزیح، ئەوەی نەکەوتە ناو جەهەنەمە و ڕزگار بوو هاتە دەرەوە، الحەمدولله فقط فاز، ئەمە سەرکەوتوو بووە. جا لە قیامەتە ئەزانن ئەوەی کە نامی ئەعمالەکەی دێتە دەستی ڕاستی، ئەڵێ ها ئەو مقرە و کتابی و نەسەی دەرەجەی من کە و نەسەی شادەکەی من کەم زانم چی تایە. ئەڵێ ئای بەخوا بەس تۆ عاقڵ بوویت، ئێمە لە دنیای خۆمان بە چیەوە مەشغوڵ کرده بوو، ئەو هەموو هەوڵەمان بۆ دنیا و دنیاش بەکاری نەخواردین، تۆش بۆ ئێرە ئیشە کردو، ئەوەش دەرەجەکەتە، هەتا ڕۆژی قیامەتیش ئەم دەرەجەیە نامەی ئەعمالەکەتە و لەگەڵ تایەت و دەچێتە ناو بەهەشتە و لەگەڵ پێغەمبەران و پیاوچاکان و ساڵحینە پەیدانیشیت. خۆگاڵتە نییە. بۆیە تکام وایە دەستان ماچەکەم، مەمنونتانم، گەورە مەکەن لەگەڵ خوای گەورەی ڕاست بۆ بن، محوەری ژیانتان کەن بە عیبادەت و خواناسین، خوێندنەکەش خەنە خزمەتی ئەوە، داواش دەخواکەن خوای گەورە سەرکەوتوتانەکە و دڵنیاتانەکەم إن الله لا يضيع أجر من أحسن عملا وأن ليس للإنسان إلا ما سعى. خوای گەورە هەموو لای سەرکەوتووکە و خوای گەورە مێشکتان فراوانکە و عەقڵتان واڵاکە و کوڕ و کچەکانمان ئینشاء الله زیرەکەکانی قوتابخانەکان بن، بەڵکو زیرەکەکانی و یەکەمەکانی هەرێم بن و لە ئاستە بەرزەکانی خوێندنا بن و شانازیان پێوە بکەین، بڵین ئەمە دیندارەکانی ئێمەن، ئەمەش دەرەجەی دنیایانە، ئینشاء الله پلە و دەرەجەی قیامەتیان بەرزتر و باڵاترە بێ. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، والسلام عليكم ورحمة الله وبركاته.